ڕۆژی مامۆستا لە ئێران بەرزڕاگیرە. لە ئێران ڕۆژی 12 گوڵانی هەموو ساڵێک بە بۆنەی ڕۆژی مامۆستایانەوە ڕێو ڕسمگەلێک بەڕێوە دەچێت. ئەمساڵ کە ڕۆژی جیهانی کرێکاران کەوتە ڕۆژی چوارشەممە 12 گوڵان، شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران ڕۆژی پێنجشەممە 13 گوڵانی بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی مامۆستایان و بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی تایبەت بەو ڕۆژە دیاری کرد. ڕۆژی مامۆستا لە ئێران لە مانگی گوڵانی ساڵی 1340 هەتاویدا بە یادی مامۆستای گیانبەخت کرد و ئەبولحەسەن خان عەلی لەلایەن مامۆستایانەوە وەک ڕۆژی مامۆستا ناوزەت کرا و حکوومەتی پەهلەویان ناچار کرد کە ئەو ڕۆژە لە ساڵنامەی فەرمیدا بگونجێنێت. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا بوو کە مەئمورانی پۆلیسی ڕژیمی شا لە مەیدانی بەهارستانی تاران و لە بەردەم مەجلس تەقیان لە کۆبوونەوەیەکی هێمنانەی مامۆستایان کرد و لە ئاکامدا 3 کەس بریندار بوون و مامۆستای خەباتکار ئەبولحەسەن خان عەلی بە تەقەی ڕاستەوخۆی سەرگورد ناسر شەهرەشتانی فەرماندەی کەڵانتەری گیانی لەدەستا. شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران ڕۆژی 9 گوڵان بانگەوازێکی بۆ کۆبوونەوەی سەرتاسەری مامۆستایان و پەروەردەکاران لە 13 گوڵاندا بڵاو کردەوە. ئەو شۆڕایەوی ڕای ئاماژە بە قەیران و بارودۆخی خراپی پەروەردە لە بەشێک لە بانگەوازەکەی داوتی لەم دۆخەدا ئەرکی سەرشانی ئێمەی مامۆستایانە کە وەک پردی پەیوەندی نێوان سیستمی پەروەردە و خەمخۆرانی ئایندەی منداڵانی کۆمەلگا قۆڵی هێمەتی لێ هەڵماڵین و بە هاودڵی و یەکگرتووی بۆ دەربازبوون لەم دۆخە مەترسیدارە تێبکۆشین. لە کۆتایی بانگەوازەکەدا هاتبوو داوا لە هەموو ئێوەی بەڕێز و خەمخۆرانی بواری پەروەردە دەکەین کە بە بۆنەی ڕۆژ و هەفتەی مامۆستا و نیشاندانی ئیرادە و یەکگرتووی خۆمان لە پێناو بنیاتنانی کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان کۆبینەوە و پەیمان ببەستین کە تاگەیشتن بەو ڕۆژە پیرۆزە لە خەبات و تێکۆشان بەردەوام دەبین. بە بڕوای ئێمە ئەوە ئەرکێکە کە مێژوو لە سەرشانی ئێمەی داناوە. دوا بە دوای بڵاوبوونەوەی بانگەوازەکەی شۆڕا سەرجەم هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم فەرمانیان پێدرا کە بە هەموو هێزی خۆیانەوە ڕێگری لە کۆبوونەوەکان بکەن. بەرپرسان و دەست و پەیوەندیەکانی وەزارەتی ئیسلاحات بە بانگهێشتکردن و هەڕەشە و گوڕەشە لە هەڵسوراوانی مامۆستایان لە شارەکانی وەک سنە و تاران هەوڵیاندا پێش لە بەڕێوەچوونی کۆبوونەوەکان بگرن. ڕاگەیاندرا کە لەو ڕۆژەدا قوتابخانە و ناوەندەکانی پەروەردە دابخرێن. سەرەڕای سەرجەم ئەو هەڕەشە و گوڕەشە و ڕێوشوێنە سەرکوتگەرانەی کە ئاماژەیان پێکراو هەروەها سەرەڕای حوزوری بەربڵاوی هێزە ئینتزامی بەسیجی و لیباس شەخسیە کەمتەمەنەکان ڕۆژی 13 گوڵان لە جەرگەی ململانێ لەگەڵ سەرکوتگەراندا لە هێندێک لە شارەکان چەندین کۆڕ و کۆبوونەوە بەڕێوە چوو. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە پەروەردەکارانی لەسەر کار و خانەنشین لە بەردەم ئیدارەی پەروەردەی شارەکانی هەرسین، ئیسلاماباد، ئیسلامابادی غەرب، عەلی گودەرز، خومەینی شار، تاران، بوشێر، قەزوین، ڕەشت، یاسووج، مەریوان، سەقز، بۆکان، نورابادی مەمەسەنی، کەرەج و لەنگرود دەستیاندایە کۆڕ و کۆبوونەوەی ناڕزاتی و خوازیاری پێڕاگەیشتن بە ویست و داواکاریەکانیان بوون. لەو چالاکیانەدا هێزە ئەمنیەکان لانی کەم 5 کەس لە بەشداربووانیان دەستگیر کرد. شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکان ویست و داواکاریەکانی مامۆستایانی لە بڕیارنامەی کۆتایی کۆبوونەوەی 13 گوڵاندا بەم شێوەیە ڕاگەیاند. ئازادکردنی مامۆستایانی زیندانی کرا و لابردنی حکمی دەرکردن، دوورخستنەوە، خانەنشینکردنی پێشوەختە و مەحکومیەتی ئەلکترۆنیکی هەڵسوراوانی سنفی لە وڵاتدا. خوێندنی بێبەرامبەر بۆ سەرجەم قوتابیان بە تایبەت 930,000 خوێندکاری کە لە خوێندن دابڕاون. نەهێشتنی پشکی تاقیکردنەوەکان و هەڵاواردنی پەروەردەیی. دەستەبەرکردنی شوێنی ئەمنی پەروەردەیی بۆ زیاتر لە 3 ملیۆن خوێندکاری کە لە شوێنە مەترسیدارەکان و
لە ناو کەپر و کانێکسەکاندا دەرز دەخوێنن. ڕێگریکردن لە بەکاڵاییکردن و تایبەتیکردنی پەروەردە بە پێی ماددەی سی و بڕگەی سێ لە ماددەی سێی دەستور. نەهێشتنی هەر جۆرە هەڵاواردنێکی ڕەگەزی، بەژنانە و پیاوانەکردنی زانست و ڕوانگەی پیا و سالاری لە کتێبە دەرسیەکاندا. جێبەجێکردنی تەواوەتی یەکسانیکردنی خانەنشینان و جێبەجێکردنی ماددەکانی 125 و 65 و 85 لە یاسای شارستانی سەبارەت بە بیمەی تەکمیلی و پێدانی هەقدەستەوە دواکەوتووەکانی 6 مانگی دووهەمی ساڵی 1399 هەتاوی. ڕەچاوکردنی پۆلێنبەندی شایستەی سەرجەم کارمەند و کرێکارانی لە سەرکار و زیادکردنی لانی کەمی حەقدەست تا ئاستی هێڵی هەژاری. لە هەلومەرجێکدا کە ڕژیمی داما و سەر لە شێواوی ئیسلامی بەو پەڕی دڕندەییەوە و بە کەڵک وەرگرتن لە سەرجەم ئامرازەکانی بەردەست چوەتە شەڕی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هەڵسوڕاوانی ئەو بزوتنەوەیە و جەماوەری ناڕازی و خۆراگر و بڵاوکردنەوەی ئەو بانگەوازە کردەوەیەکی بوێرانە بوو، هاوکات بەشداربووانی کۆبوونەوەکانیش بوێرانە دەرکەوتن.